به پشتوانی وزارت درve امریکی و پاریکاری رخراوا IRD و رخراوا داک قولک بو چنکچن ازدی هاد وکرن لسرچوانی دیر اخستن جو توربونه ده اوه خوله دا بحث چند تورین گرنگ هاتا کرن وکو کارتی کرنا دولتا اسلامی لسر گل ازدی جلای سایکلوجی و هر وسط دیار دا توربونه لجم کچن ازدیان و تایبت بشتی کارساتا پارسال روی دای جلای داعش و لسر گند و کمالگهن ازدیان دائما البو كشكي ازدي تايبت بين باكرين چنگو بالنسبه لها مازن كاري صارت تدفي وقتي تاثير الكشكا ازدي بتركيا و مفايفه دوره قلقت باشن كان نسبه اف دوره بتر سر على قلقنا في ست هاتا خفتن وتوربوني وكاتي تشاخو جي خلاص كي او چاتي كاري خو دم عصبين بونه دا مشكلة ناقيا امرو بيتشا چارە سەر ئەف دەورە گەلێکی مهمم تایبەتی بۆوان کەچە ئەوێن ئاوارە و ئەوێت مخەیماتا دەچین چەند گوژیانەوان بەدل بوو کاملت نەوەگی مالەیە هەمی تشت هەیە هەمی تشت بەردەستە نەهۆسایە تایبەتی ئەو کەچە ئەوەیش دەستی داعش ڕزگار بوون حیاتەوان بچێگی نەخۆشترشیەوان کە چکێت کەمپادەشی بتر چەند گوژیەکی نەخۆش هاتن وەگی هاتنشی نەخۆشتر دیتن هەندێک ماڵێوانێ برن هەندێک نەدیارن هەندێک یێمرن و تشتێوان هەمینەی بەردەستن مەدوێتە ئەف دەورێ هۆی بەرداوام بن تایبەتی دهۆکێ بن جبر نێزیکی دا هەمی کەچک بکەرن تێدە بەشدار بن جلایکێدی و جعفەر سمۆ چاڵکوانی جڤاکێ سڤیل دەبێژیت مەرەم ji evê xolê ew ku piştî sêyî meha heşta parsal torebûn li cem kiçên êzdiyan gelek zêde bûye lewra ev xole hatiye vekirin û dêya berdewam bîtin bû hemî deverdariyên êzdiyan ئەڤە خۆڵەکە تایبەتە بۆ هژمارەکە کچێن ێزدیان ئەوێت کو ناوە جڤاکیدا هەندێکی عەمرێوانی گەهشتە هەندێ تووشی تۆڕەبوونێ و تووشی قەلەقێت بن تایبەتژی پشتی ئەو کارەساتی بسەری ێزدیان هاتین کچێتما کوڕێتما گەلێک شعور هەستە عاجزبوونێتکەن فەجبەر هەندێ ئەف دەورەیە تایبەت هاتەوەکردنش عالیێ کو پشتەوانیا وەزارەتە خارجیە ئەمریکیە هەفکاریت گەل ڕێیا ڕێکخراوە IRD ڕە و ڕێکخراوە IRD هەفکاریت گەل ڕێکخراوە داک بۆ پشتەوانیا ژنا ێزدی و بنگهێلالەژی پشتەوانیاما کریە بۆ دابینکردنا هۆڵێ ناڤاڤی پرۆگرامیدا چەندین بابەتێن جۆرا و جۆر تێنەگوتن بە بەشداریە 25 کچان چاوانیا خۆ قورتالکردنێ کێشە غەڤەوێ یا تۆڕەبوونێ و پاشان چی بکەن کو ئێدی ئەف کارەسات و ماڵوێرانکردنا پسەریێوان هاتی هەنێکێوێش بیر بکەن یعنی چونکی ئەم حەمید زانن سی 2014 کۆمەلگا ئێزدیان تووشی مەزنترین کارەسات بوو مشکلات نفسي كفني مشكلات جسدي كفني فأف دورة دي تأكيد الهندي قد أم تشاوى بقاني خو خلاص كين إش مشكلات توربوني وإش مشكلات قلقي هجی گوتنه اكو اف خوله دیا بردوام بیتن لهمی دورین ازدیانو هر خولک دی بوماوی سر روژان وکشید هر وصاب بجدار بوین او خوله دی جمارک او کشبن او انج دست داعش قرطال بوین کاو عمر دنگ امریکا دوک